بناوی خوا دەست پێ بکە؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و مەزن، پشتیوان بە خوای تەعالا. من لە پێش ئەم عەمەلیاتە زۆر وەزعم خراپ بوو، یعنی ڕەبۆم هەبوو، ڕەبۆکەم سەخت بوو. لە خەستخانەی ئەڵمانیەکە کەوتبووم 14 ڕۆژ، وتیان ئۆکسجین بۆ مێشکە ناچێت، لەبەرەوەی من زۆر قەڵەو بووم. دەرەجەی قەڵەویەکەم 121 کیلۆ بووم. ناڕەحەت بووم شەوانە پێی، نەمەتوانی بخەوم، ترس و لەرزمە بوو لەگەڵیا. ئیتر کە هەڵم بژارد ئەم دکتۆرە ڤیدۆکانم بینی، دکتۆر دلێری بەڕێز، گە ڤیدۆکانم بینی سەرکەوتوو بوو عەمەلیاتەکانی. خۆ من لە سلێمانیەوە بووم، خۆم لە سەحەم 27 ساڵ خزمەتمەیە. حەزم کرد لێرە بیکەم لە هەولێر، لە هاتم بۆ لای ئەو، پێم خۆش بوو لەگەڵ ئەوە عەمەلیاتەکەم بۆ بکات. من هاتم میهرەبانیم هەڵبژار لە سلێمانیەوە، بە ستافەکەی دکتۆر دلێرم هەڵبژار. ستافەکەی دکتۆر دلێر ئەم عەمەلیاتەکەن، ستافەکەی زۆر باشن، زۆر زیرەکن ماشەڵڵا، زۆر بەڕێزن هەمویان. من ئێرەم هەڵبژارد، خەستخانەی میهرەبانی. لەخوا بەزیا بە ئێستاش عەمەلیاتەکەم ئەمڕۆ 3 ڕۆژە کردوومە. زۆر باشم، سیحەتم باشە پێی، بەردەوام ئینشەڵڵا هەر باشیژە بم. دکتۆرێکی باشە، خەستخانەیەکی بە خزمەت، خەستخانەیەک ئەم هەمووە خزمەتی خەڵکەکەن بە ڕێکوپێکی، بە محتەرەمی خزمەتی هەموو کەسێکەکەن. بەڕاستی جێگەی ڕێزە ئەم خەستخانەیە، ئەمنە بە ڕێزن ئەمانە. کارمەندەکانیان حەل لەوەیانێ لە چاکیە، ئەمنە باشن. بەخوای گەورە ئەو نەگلەی مۆتەی بن لە سەحەم بخۆم، وەکو ئەم خەستخانەی میهرەبانیم نەدیوە باش و ڕێکوپێک بن لەگەڵ نەخۆشە. زۆر بەڕێزن لەگەڵ نەخۆشە. هیوادارم ئینشەڵڵا هەموو کەس نەخۆش نەبێ. ئەوەی کە ئەم نەخۆشی منی هەیە کات بە فیڕۆ نەیات، یەکسەر بێت بۆ ئێرە بۆ لای دکتۆر دلێری بەڕێز. بەڕاستی دکتۆرن نەگاڵتە، ستافێکی زیرەک و دانا و دلێر زیرەک. من خۆ دنیای دکتۆر لە سلێمانی هەبوو، خۆم لە ناو دکتۆرە ئیشم کردووە، بەڵام من ئێرەم هەڵبژارد، ئەم خەستخانەی میهرەبانیم هەڵبژارد، دکتۆر دلێرم هەڵبژارد. چکە شایستەی ئەوە بوو کە هەڵیبژێرم. بەڕێزە، زۆر خزمەتی نەخۆشەکە، هەر دەستی موبارەکە، کابرا دەست بە دەست نوێژە، نوێشکەرە، بستوڵمانە. هەر لەبەر ئەوە پێم خۆش بوو لای ئەوە بیکەم عەمەلیاتەکە. بەڕاستی سەرکەوتوم شکر عەمەلیاتەکەمە تا ئێستا. ئەم 3 ڕۆژە زۆر سەرکەوتوو بووم لە عەمەلیاتەکەم، ناڕەحەتیەکم نەبووە تا ئێستا. ئەم کارمەندانەیەن بەدەمتەوە، ئەوەیانە ڕۆ ئەویەت، ئەوە ڕوا ئەویە، خزمەتەکەن بە جوانی، نەتووڕەبوونێکیان هەیە، ناڕەحەتیەکیان هەیە. ئیتر نازانم چی بڵێم، حەچی بڵێم ئێستا کەمە لەگەڵەمانەیە، حەچی بڵێم ئێستا کەمە بۆیان. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.